سەر لە بەیانی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بار هەڵگر کە مریشکی هەڵگرت بوو دیارە لە دوکانی سەرەوە هاتووە خوارەوە کۆنتترۆلی خۆی لەدەست دەیات و خۆی ئەک بە ماڵێک تەنیشت بەڕێبەرەتی یا چۆی دوکان بەداخەوە دوو لە سەرنشینەکانی وەفاتیان کردووە یەکێک لە سەرنشینەکان توانرا بە هەوڵ هیمەتی هێزەکانی وەزارەتی ناوخۆ و فەرمانگەی تەندروستی و کارەبا لەگەڵ سەرکاری شارەوانیمانە بتوان ڕزگاری بکەن و ئێستا لە نەخۆشخانەی دوکانە و باری تەندروستی تا ڕادەیەکی باش جێگیرە لە هەوڵی ئەوەشتان ئێستا بە هەوڵ و هیمەتی لایەنە پەیوەنددارەکانی وەزارەتی ناوخۆ و شارەوانی لەگەڵ بنکەی تەندروستیە ئەو دوو تەرمەی تر کە ناو ئۆتۆمبیلەکەیە گیریان خواردووە دەریان هێنینەوە یەک بێک سپاسی لایەنە پەیوەنددارەکانی کە ماوەی 4 سەعات زیاترە لە موقعی ڕووداوەکەن بەداخی شۆین بۆ لە دەزانی ئەو دوو هاوڵاتیەش. ما ناقصه لبيشة إيرة لبيشة إيرة يعني شمال